برام باشی حواڵت باش جان باستریم چۆنی کوی سەحەتت حواڵت کوی برام حواڵت دۆستەکەی لەو منطقە بردی مارم لێر کوانە نێم لە تێراوەی دەورە سار بە گەرما وەرە معاملەی نەکەین کە معاملەت تبریت پێیە ئەی ماشەڵڵا دەبڕۆ ڕاست دەزانی دەچینە شێ سەلام عەلەیکم کەسێکی چاوتێرەمە من یا ربی خوا سەلامەتت بکە هەمیشە بەخێر کوی برام سەحەتت باشی سەحەت کووە ئیشەکە کووە والله باش وەرە و بێ معاشەکە تەئسیری کردی بەس یعنی تەئسیری هەیە بەس مشکلەکە ئەوەیە تەکسی معاملەی لەگە نەکەی دوایە نیە لە ئاخری استیغلالت دەکات نا ان شاء الله وانا ئەیدەتەوە ڕاست دەسینە بە زیاد بی دەسینە مزگەوتی فیردەوس ئەوی لای گەڕەکی شارەوانی ئەو لای بەزەبە دەسین ئەوێن دەرێ مزگەوتەشی خۆشە لەوێ ئەگەر ڕێکەوی شاڵە دوور قعد نێژی سونەتی بکەین و دوایە نێژی عەسرێ بکەین و پێمان کرا ئەگە پێشم ئەگە گەیشتێت دەگەینە ئینشاڵڵا بە ئیزنی ئەوزا قایشەکەشت بەستە بۆ خوای برام ئەتوو سایق تەکسەشی بە کەتەلۆچ يلا يلا بسم الله يلا بسم الله الرحمن الرحيم بسم الله يا ربي خويا بسلامتي بسين سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون زۆر بەخێر بێ کاک سەلیم عومەر يا ربي خوا سلامتت بواری سرودی ئاینی و پیاچی قسە خۆش و نوکتەی خۆش و خۆشەویستی هونەرمەندی و هەروە میدیاکاریشی پێم وابی مەزارە ماوەچی باش لە میدیاژی شت کردووە ئەرێ وەڵا لە میدیا لە بەشی منداڵان کارم کردیە لە دۆبلاژی لە دۆبلێری لە هونەری لە مەولودی سوانم سبع الصناعي وبقت ضايعني خو والله ان شاء الله هەوڵ و هیمەتەکەمان لۆ خوایە ئەوەی خزمەت دەکەین هەم لە قورئان خوێندن هەم لە سرود گوتن هەم لە تەواشێک و مەولود و بەڵکو هەم ئەجرمان دەستکەوی و هەم لەو ڕێگایش ئەو دنیای میدیا و با بڵێن کاری سرودی ئاینیوانە تۆزێک لە مەسەلە ئاینەکە ئیشکالێت و دروست نەکردیە خۆی زۆر جار ڕای جیاوازەیە لەسەرەوە مەسەلانە بەخۆی یەک شتی زۆر جوانت لۆ بڵێم مامۆستایەک گوتی لە فەیسبووکی خۆم نووسیم هەولێر زۆر ئارامە گوتی زیاتر لە 100 کۆمێنتم لۆ هات گوتی دەیانگۆ بابە مەلا لۆلۆ تو ئارام نییە دنیا بە کەیفینگۆیە لۆ ئارام نییە لۆ خۆش نییە گوتی ئەو جارە ماوەچ پێس و نووسیم هەولێر ئارام نییە گوتی زیاتر لە 100 کۆمنت لۆم هاتەوە دیسان ئەو جارەوتیان لۆ ئارام نییە مەلا ئەتو سیارێ لەبەر دەرکەی ڕادەگری شەوێ هەتا سبێنێ کەس نارێ لە پرچاوت دوو برۆیە ئەویت کە دەرێ گوتی ئەویت کە دەینووسی ئەتوو لۆ ئارام نیە سەعیبت هەیە کەس گوتی ئەو حالەتوت ئەوجا گوتی بۆ خوای گوتی ئەو خەڵکە هەرچی بکەی ڕازی نابی بەس بەڕای تو کاکسەرەوە خەڵکە بۆ ئایلاتوە ینی ئەو مشکلە چییە؟ یعنی لەسەر هەموو شتێکی قسەیان هەیە بەزەبەت یەک کێشەمان هەیە بەڕاستی تەکنەلۆژیا زوو گەیشتەمە بڕۆ لە ئەوروپا بڕۆ لەوانە تەمەشاکە خۆ تەکنۆلۆژیا دروست دەکەن بەڵام هەمووی مۆبایلش زۆر سادەیان پێ ئیمە منداڵەکە لە مەکتەبێ یان لە خوێندنێ نازع دەبی دەرێ مۆبایل شەهان مۆبایل ئاخر متەتەوڕە لۆی دەکڕی 4 دەوڕەقە 5 دەوڕەقە لۆ مۆبایلێک دەدا خەتە چلو هەر دەداتە سەری خەتەکەی دەکاتەوە هەمووی چ دەکا ئەوجە لە خۆی کۆمێنتی دەکا ئەوجە لە خۆی قسەی دەکا ئەوجە تەسویر دەکا ئەوەش لەلایەکی ئیتکەمان هەیە کورە تەمەنەشی زۆر گەورەی هەیە تەمەنەشی زۆر یعنی زۆر دنیای دیتە تەمەشا دەکەی یعنی لە ئەو تیکتۆک و لەوانە تەمەشا دەکەی ڤیدیۆی زۆر سیر و سەمەرە بڵاو دەکاتەوە کە شیاو نییە کە یعنی نازانم ئەوە خزم و کەسی کە دەیبینی ناڵێ ئەو شتە چیە بڵاوت کردەوە یان ئەو ڤیدیۆیە چیە نازانم پێشترێ نەیاندیتی ئێستا مۆبایلش کەتە بەردەستی ئەوزا خەڵکەش بە تەمەنیش تێدا ئێستا دەڵێن کاکە لەوەتی بابەکان پێڕاگەیشتینە منداڵەکان بە هیلا ڕێک ئەوەیە شتەش کەشمان هەیە بەخۆی ئاەتێک هەیە ئەمە وەکو یعنی ئەوەی کە بەڕاستی ئەمن باز دەکەم وەڵام دانەوە خراپە بە خراپە نابی کەسە کۆمێنتێکە لۆ دەکا بە باشترین شێوە وەڵامی بدەوە ئەگەر نە هەر وەڵامی مەدەوە ئاەتێک هەیە ئەگەر هەمومان جێبەجێ بکەین وەڵی حاڵمان ناگاتە ئەو ئاەتەش ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێ قەت خراپەی بە خراپە وەڵام مەدەنەوە بەڵکو خراپەکەی وەلانێن چاکەکەی وەڵام بدەنەوە بە چاکە وەڵام بدەنەوە کابرا کۆمێنتەکەت لۆ دەکا یعنی ئەگەر بەخۆی ئەو کۆمێنتەی خۆی لە مەجلیسێکدا بنیشی کۆمێنتەکەی خۆی پێپشان دەیان مامی کەسی خاری دانیشتبی کۆمێنتەکەی پێپشان دەبرێ ئەو کۆمێنتە ئیتوە وەڵا شەرم لە خۆی دەکات باشە دەمی لە دەستی دەڕوا کۆمێنتەکەی دەکا و ئاگای لە خۆنیە و شەکان دەردەبڕی نازانین چ دەری باشە مەلۆ ئەو سۆشیال میدیای بە دیوە باشەکەی بەکارنێنین بۆ کاری چاک و خێر و استیفادەی عام کێشەکەیە
یعنی ئەوە خۆزگە هەمومان بمانتوانی باە ئەو دیوە باشەی بەکاربینین بە شێوەیەشی زۆر جوان لێکتر لێبوردەیی بەرامبەر یەکتر جگەلەوە خۆشەویستی بەرامبەر یەکتر ئەوانە هەمووی بەلایەکی دەزانی تووڕەبوون بەخۆی کەسی وا هەیە دەڵێت وەڵاهی ئەمن لە باب و باپیرانمەوە لۆمان مایتەوە هەمومان عەسەبی تووڕێینە پێشتیوانە کاگەرسەلا یعنی ئینسان دەزانی وشی تووڕە دەبی ئەگەر بێت و لەو کاتەی تەسویری بکەی یان ڕسمی بگری تووڕە دەبی ئەو دەمارانە و دەموچاوی گرژ دەبی بڕوا بکە لۆی لێ بدەوە کە تەمەشای بکە برێەوە ئەتووی کە تووڕە بووی چ دگوتێ چ شەک لە دەوتاتە دەرێ ئەو من ئەوسانم کردیا خۆی ببینتەوە کە تووڕەبوون چەندە قێزەون و ناشیرنە بڕوا کە جارش کە تووڕە نابی زۆر باشە توم لە تەیراوەی هەڵگرت تقریبا 6 تەیراوە خەڵکی تەیراوەی ئەمن لە نەوەڵا ئیوێن دەرە نیمە بەس لە تقریبا ئەوە بوومە خەڵکی تەیراوەی لە 2004 و 5 لە تەیراوەی کو لێرە کاگەرسەلان لێرکوانە گیر بووم لە تەیراوەی هیچ شوێنیت کە حەزم لێ نەبوو کە بەڕاستی تەیراوە زۆر خۆشە ئەوانەی خەڵکی تەیراون زۆر کەسی دەبینمەوە ئی تەیراوەیە دەڵێ لە تەیراوەی بوویمە لەوێن دەرێ ژیانم کردیە هەمووی زۆربەی گەڕەکەکان هەمووی لە تەیراوە ژیانی کردی ئەو زەتوتە شوێنەکان تەیراوەش گەڕەکەی زۆر بەناوبانگە و زۆر دێرینیشە جێگای هونەرمەند و نووسەر و یاریزانی دێرین و زۆر خەڵکی ڕاحەت تێدا بوو ئەوجا شتشکە ئەمە باسی ئەوەمان کرد ئەمن زۆر جار دەمەوێت دڵی خەڵکی خۆش بە کاگەرسەلان ڕووخۆشی دڵخۆشی قسەیەشی خۆش لەگەڵ مامۆستایان تێکەرین زۆر کەسی وایە دەڵێ شتەکانت ئەوەی باست کرد قسە ئەتوو ڕێی هەیە لەسەرت فتوای دەدا قسەت پێ دەڵێ بە کەیفی خۆی بەناو دەکەوی بەڵام ئەمە دڵخۆشیە یعنی گەنجی هەولێرێ خەڵکی هەولێرێ خەڵکی سلێمانی هەمووی خۆشەویستن خەڵکی دهۆک هەموو شارەکان شار و ساروشەکانی کوردستان دڵخۆشیە یعنی وشەشی خۆش کەلیمەت و طەیبەت و سەدەقەت ئەوەی بەخۆشی دەکرێ خۆ ئەوەی برێم بە ناخۆشی بەخۆشیش دەکرێت ئەوەی بە ناخۆشی دەکرێت بەخۆشیش دەکرێت ئەوەی بە جوێن دەکرێت کورە بە ئاشتیش دەکرێت یعنی لۆ دڵی خەڵکی بریندارکە لۆ دڵ ناقسەکی خۆش بەسەر هاتەچ خۆش ئەو گەنجانە ئەو خەڵکە دا حازیە پیرەمێردە ئەوانە یعنی ئەمن بەڕاستی لە شوێنان ئەوانە دەبینم دڵم زۆر پێ خۆشە کە تەمەشا دەکەم دەرێ وڵات دڵم زۆر خۆش بووە لە دیار ڤیدیۆیەکانت دانیشتیمە هەدەفم ئەوەیە بەرامبەرەکەم دڵخۆش بکەم هەدەفم ئەوەیە وشەی جوان دەرببڕم لەخوای بە زیادبی هەتا ئێستا وشەیەکی خراپم لە کۆمنتێک بە کەسێک وەڵامی کەسم نەدایتەوە ئەوانێک کە هەرچی وشەشیان گوتیە ئەمە قیاسەکمانەیە وش قیامەتە تەسلیمی خوای گەورە دەکەنی و هەڵی دەگرین لە بۆ قیامەت سەبارەت بە ڕێی عولەمای دین و ئەهلی دین لەسەر مەسەلەی هونەر لە ئیسلامدا بەڵێ چۆن تەعامل لەگەڵ ئەوە کردووە ڕێی جیاوازەیە هەندێکی پێی وایە و مۆسیقا و ئەو کارە هونەریانە حرامە هەندێک پێی وایە نا لەگەڵ خزمەتی دینبی باشە و ئیتر نازانەوە چۆن تەعاملتان لەگەڵ ئەو ڕێی جیاوازانە کاتی خۆی بەڕاستی لە ساڵی 90ەکان با بڵێن زیاتر 93 و 94 سرودمان دەبۆ بەبێ مۆسیقا واقعی مۆسیقامان بەکار نەدەینە فتوایەکی تەواو هەبوو کە مۆسیقا حرامە ڕاستی دوایە هەندێک لەوانە گۆڕا فتوایەکە گۆڕا با بڵێن هەندێک لە مامۆستایان باسییان کرد کە مۆسیقاش لەگەڵ سرودی ئاینی وەکو ئەو مۆبایلێ مەسەلەن کوەت و بەکاری دەنی لۆ باشە ئەویش لۆ باشە بەکاری دەینی دوایە سەبر سرودەکان مۆسیقای کەتەنە هەندێک ڕێی جیاوازەیە بەڵام شتێک ئەگەر جوانبی لە بۆ ئیسلام لە بۆ جوانکردنی وشەکان با بڵێن ئەمن بەسەر خوا و پێغەمبەر و بەسەر ئیسلامدا سرودی برێم با بڵێن لە نێو دەوڵەتەکان سامی یوسف یان ماهیر زەین ئەوانە کۆمەڵێکشی زۆر جوانیان کردیە لە هەموو شوێنێ خەڵک گیان لێ دەگری تشتەشی جیهانی یعنی شتەشی جیهانی یعنی مۆسیقاش زۆر لەوە با بڵێن عولەمایەکان ئەوەیە کە دەڵێن ئەویش هەر زمانێکە وەکو ئەو زمانانەی کە هەیە زۆر باشە جا اختلاطی تو لەگەڵ ئەو خەڵکی من یعنی بۆ خۆم کە دەبینم پێکەینم دێ ئەوە تەمان لە خۆشەویستیانە لەوەیە کە بەڕاستی جوانیتە بێ کەسەکی خوێن شیرن ناو خەڵکی خەولێر و هەموو کوردستانیش چۆن پێشوازی لەوە دەکەی ئەو تەعاملەی خەڵک چۆنە لەگەڵ تو وەڵاهی ئەمەن طبعاً لەخوای بە زیادبی منداڵێک بی کەسێک بی هەر کەسەشی دەبینم خاستن لە مناسبەکان لە مەولودی
لە بازاری لە شوێنەشی مامۆستا یعنی مەسەن لە بۆ نمونەم زۆر جاری وایە لەوانەیە بەخۆم جەوم تەواو نەبی بەڵام قەت وە ناکەم یعنی ئەو بەرامبەرم حەز بکەم چکە ئەمن تازە بەوەی ناسرایمە یعنی دەبی دڵی ڕابگرم کابرا دەیبینم ئەمن لەوانەیە گەرمابی لەوانەیە کێشەکەم هەبی جەوم نەبی ئەو دێ مامۆستا قسەی باشمان لەو قورعان مامۆستا دڵمان پێت خۆش دەبی وشی جێم لە تو دەبی ئەوزە دەبی شتێکی خۆشی لۆ بژێڕیەوە دری خۆشکە یان ڕسمەشی دەگرین ئەمە بەوان جوانی ئەو خەڵکە نەبی ئەمە هیچ نین هەر کەسێک خۆی دوور خستەوە لە خەڵکی خۆی دوورگرت لە خەڵکی پێم وایە لە هونەر نەگەیشتە پێم وایە لە با بڵێن لە دۆستایەتی و تێکەڵ نەگەیشتە پێویستە ڕێزی ئەو خەڵکی بگرین لەگەڵیان پێ بکەنین لەگەڵیان بگرین و پێکەوە تێکەڵ یەک بین نوێترین نوکتەچێ بۆ ئاخرێت جێت لێ بووبی یعنی لە 2025 لەو چەند مانگەی شتێکی زۆر ستەی ڕوویدا بێت حەزم لێ بزانم لەکرێت نوێترین نوکتە چییە؟ وەڵاهی ئێستا مەسەلەن من باسی ئەوەی دەکەم تازە سیارە دەبینین مەسەلەن خاستن تەکسی زۆرە لە هەولێرێ خەڵک مشکلەشی هەیە نازەم لۆ دەمگۆ سیارەکانی ما زۆربەیان قیناز دەڕۆن کودەڕۆن قیناز یعنی ئەوها دەڕوات لە کاتەشی دێتەوە ئەو لایە لە کاتەشی دەستە ئێرە ڕادەگری ئیشارەتی لۆ پێ مەسەلەن ئەوە سێ ئاوێنەت لۆ کرایە هەیە کامیرەشی بەسترایە ئەوە چار ئاوێنە کامیرە لۆ بەسترایە کەسی ئیشارەتی پێ ناکە ڕاز لاتدا بەجی لێ دەدا خۆی بە سیارەکی دادەدا یعنی کە لە ئەمە لەو زادەی دەڕۆین ئەوە تەبیعاتەکە ئەوێ هێ تەبیعاتەکە ئەوێ هێ تەبیعاتەشکە ئەوێ هێ مشکلەشی هەیە ئەوێ کێشەشی هەیە ئەتوو دەبی خۆ دوور بگری دەبی بەو شێوەی بڕۆی ناکری ئەو لۆیی بێ ئەوجا خاستن سیارەی تەکسی وشی لەگەری سوار دەبی ماشەڵڵا سایق تەکسی قسەیان پێ هەردار و بەردی ئەو دنیای والەکن تەکسیە پرسیاران زۆر دەکەن حەزمان لێکا کە بزانین ئەو کەسێک لەگەڵ مە سوار دەبی کووە ئەوجا یەک لەوانە سایق تەکسیێک یەکەشی گسکۆکە بوو مامەحتی خۆی بکە گوتی باش سوار بووم گوتی ئەمن لەگە ماری خەزورم گوتی مشکلەم هەبوو گوتی عەب برای هەیە خێزانم گوتی چوم لە مەسجد دانیشتم گوتی چوم هەر نامەسجد هەستامە گوت بکایەکتان هەستنەوە دەی هەستنەوە دەی لە فستان بزوو لێ کەس نەوێرا قسەی بکە گوتی برایەکی دەستی گەروم دەگوت دانیشە ناوی خوای بینە خوا پێ دانیشە ناوی خوای بینەوە قسام مەکە ئێکوەرە گوتم هەستا بانەوەی عەب برانێ شەقەشان لێ دابات دەتو بە خۆت بەشت گوسکۆکەی دەبێت نا وەڵا نەدەوێران لێم دەن ئەبزا شتەشی زۆر خۆشکا ئەرسەلان ئەوە طبعا لە عەمرەی بوون سەفەری عەمرەمان کرد سواری تەیارەی بوون پیرێژنەکمان لەگەر بوو زۆر دەترسا یەکەم جار ڕەنگە سەفەری کرد یەکەم جاری بوو هەندە پارەشی خڕ کردبەوە ئەوەش ئەو وەختیش کە ئەمە سوین پاس و شتیوانە بوو سەفەرێکمان کرد سەفەرشی زۆر خۆش بوو وەڵا هاتینەوە لەو سەری مامۆستایەکمان لەگە بوو مامۆستایەکی با بڵێن ڕیژ درێژ بوو بەڕدێن بوو ئەمە پێکەوە دانیشت بووین پیرێژنەکە لە پشتەمە بوو تیارەکە دەیویست هەستی پیرێژنەکە دەیگوتە ئەی کۆرە بە قوربان و بمرۆرە ئەو تیارە لەو عاسمانەی بەربتەوە چمان لێ دێ وەڵا ئەمەش سەقسەمان نەکردەوە ئەو زار دەیگوت ئەو خەڵکەش هەمووی ژنەکان دەیانگۆ ئەی کۆرەم ئەرێ وەڵڵا وەیە باشە دەیگۆ سیارە لۆ خۆی لە عاردیە تەقلەکی لێ دەدا یان دەمینێ یان دەمری ئەو خەرکە هەموو دەیانگۆ بسم الله ئەرێ بەخوا قسەیتی وەڵا ئەو مامۆستاش ئاوریدا ئاوڕەکی لێداوە بەڕدێنەوە ئەوە ئاوریداوە گوتی دایە لە خوای بترسێ و عالەمە لۆ دەترسێنی وتی ئەی کۆرە بمە بەردێنە چێە کورەوە گوتم مامۆستا لێگەڕێ بەخوا گوتم ئەوە ئەلعانەکە تازە ئەوها دەقی گرتیە وەڵا الحەمدولله ڕۆی کیسەشی پێچوو ئۆی کۆرە بم درم هەرەچی هەستا بۆ لە ناو تیارەی چوو لە پێشی بۆشایەکە بوو لە پێشەوە لە عاردی دانیش بوو ئەوانەی ناو مەتار ئەوەی چی پێدە ناو تیارەی و مۆزەفەکان هاتبوون دەیانگۆ دایە نابێت و ناو تیارەی کو دەبی هاتی لێر دەگۆ بەخوای عیبم لێ لە ناو ڕیمیشە لەوێدا دەنیشم دایەجانەوە ڕیم نییە وەڵا هەستن هەتا هینایانەوە سەر و دری تێک چوو ئەوزە هەیە دەترسێ هەیە مشکلەی هەیە
ئەو زۆر جار ئەوانەمان توش دەبی چەند جار سەفەر زۆر کردی لە بۆ عمرێ؟ من سەفەرم زۆر کردی الحەمدولله زۆر چوویمە خوای گەورە حەملەداری پارەی پێدەکەیتیە ناوەڵڵا ئەمن زۆر جار چوویمە لە با بڵێن لەگەڵ دۆست و برادران و خۆشەویستان چووینە سەفەرمان کردیە پێکەوە عەزیان لێ بووە پێکەوە بین لەوێژ مەسەلەی سرود و هەندێک قسەی خۆش و ئەوانە پێکەوە سەفەرەشی خۆش بووە کردیتمان و وەکو شەریکەکان یارمەتیم داینە و وەکو هاوکاری ئەوەش بەشەکە وەکو شەریکە و ئەوەکەم نییە بەڵام زۆر سەفەریشم کردی الحەمدولله خوای گەورە کردیتە قسمت بڕوا بکە ئەوانەیە و سەفەرانە دەکەن دەبی دڵخۆش بم بەوەی کە خوای گەورە ئەو فرسەتە ئەو چاکەیان لەگەڵ دەکا چونکە من یعنی بە تەسەوری خۆم ڕۆژێک دێ ئەو سەفەرە نامینێ کاک ئەرسەلان یعنی بڕوا بکە ئەو وڵاتانە ئەگەر بچی ئەو سەفەری عەمرەی بکەی و بچیە سعودیا و ئەوانە یعنی لەبەرەوەی زۆر زەحمەتە لە زۆربەی وڵاتەکان ئەتوو کە دەسێوێن دەرێ یان کەسێکیان دەسی مەراسیمەشی زۆر گەورە دەکەن یعنی دڵی زۆر خۆشە پارەشی زۆر سەرف دەکەن لێەوە نیعمەتەکی خوایە خوای گەورە بە قسمەتی هەموو ئەو کەسانە بکە کە نەچوین ئەو سەفەریان نەکردیە ئینشاءڵڵا پێم وابێ لێ نوکتە شتی زۆریشە بوو هەندێکم بینی ولا لە دەستگای قابلاتی دیکە بینی زۆر سەیرە ئەمن ساکە دەستە ناو تەمەنێک نەوعاً ما بەخۆی شتی جیاوازتر تعامل دەکات ئەوانەی لەگەڵ منن لە سەفەر یان پێکەوە چوینە طبعاً لەسەر ئیزنی خۆیان داوام لێکردینە کە ئەمن ئەوەی دەجێڕمەوە ڕۆژێک دێ لەسەر تەلەڤیزۆنی دەبینیەوە دەرێکورە بجێڕەوە ئەوانە احتیادیە ناوی کەس نینی احتیادیە ئەوزا من یەک لەو شتانە مەسەلەن باسم کرد زۆر کەسە بوو بەوانە تێگەیشت بە برا بەڕێزانم با بڵێن خۆشەویستانم برایانی تورکمان کاکە ئەوانیش وەڵڵاهی ئینسانی زۆر ئیماندارن من بەستم ئەوان نییە ئەسڵەن یعنی لەفزی شێوەی لەفزەکە با بڵێن شێوەی لەفزەکەی وا بووە طبعاً لەگەڵ مابوون کاک ئەرسەلان تورکمانمان لەگە بووە زۆر دیندارن بڕوا بکە خەڵکی تورکمان هەولێر یعنی زۆر دیندار دینی بەسەریان دەزاڵ بزەبت زۆر مسەقاف زۆر تێگەیشت و لە هەمووشیان گرنگتر زۆر دوورن لە مشکلە لێرە سڵاو و ڕێزم لە بوو هەموو خۆشەویستانی ئەو برا بەڕێزانەی تورکمانەکان با بڵێن کابرات داوای کرد ژنەکەی ئاگای سەفەر ئەو سەفەرانە پرسیارمان لێ دەکەن زۆر احتیادی خۆی لە پاش ئیحرام و ئەوانە ئاسایی لەگەڵ خێزانی خۆت و ئەو بابەتانە شتەشی شەرعیە خوا داینایە لۆ مەسەلەن کەسی وا هەیە بەداخەوە یعنی نەفەر هەبووە چوینە ئەو سەفەرەی فەقیرانە هاتینەوە زۆر شتی قورسیان لەسەر داناینە نەوێرانە لە پێستی خۆیان بزولێن بابەتانە تۆزێک ئالۆزە مۆزوعی ئەوەی پێم وابی ئەتو ئەو قسە خۆشی و ئەو مەجلیس خۆشیەت لە بابت دۆدمایتەوە یا من زانی بم ئەوە کووە بابت کەسەکی کوو بمایە بابت بابم نمایە هەزار ڕەحمەتی لێبی ئەگەر مردی هەموو لایەکی بابم هەزار ڕەحمەتی لێبی کە قسەی دەکرد لە مەجلیسان لە شوێنی دوور دەهاتن لە مەجلیسی بام دادەنیشتن بەڵێ بابم با بڵێن خۆشناوی گڕاوێنە بەڵام لە مێژە هاتینە هەولێرێ باپیرم مەلا سەلیم ئەم بەناوی باپیرم کرایمەوە مەلا سەلیم لە گڕاوێ لە بۆ مەلایەتی دێتە و منتیقەی هەولێرێ ئەو گوندانەیە عەزە و ئەولای لەوێ مەلایەتی دەکا لە بەرۆی مەلا زۆر کەم بووە و دینداریەشی تەواویشان هەبووە و مامی بابم مەلا عەبدوڕەحمان ئێستاش زۆر نووسرایتەوە لە زۆر کتێبەکان مەلا عەبدوڕەحمان مامی بابم بووە دێتە قەڵاتێ دەکا بابی مەلا عیرفانی بدێتە قەڵاتێ یەکەم کەس مەدرسەی دادنێ کاک ئەرسەلان لەوێ مەدرسەی دینی مەدرسەی فەقیهان دادنێ لەسەر قەڵاتێ و لەوێ داوای دەکا ئەو زۆر شتی لێ دەجێڕنەوە کە لەسەر دەستیوی مەسەلەی دینداری و تەقوا و عیبادەت لەکنەوان بۆ بەڕاستی لەو قەڵاتەی ڕوا بکە ئافرەت هەمووی نیقاب بووە کاک ئەرسەلان هەتا گۆزینجی دیار ساڵانی زوو یعنی زۆر بە ئەدەب زۆر هەتا باسی ئەوەی کرا باپیرم بڕوا بکە زۆر جار بابم دەیجێڕاوە زار ڕەحمەتی لێبی دەیگۆ یەک کراسی هەبووە دەیان شوش لە مارێت چاوەڕێی دەکرد هەتا هیشک دەبەوە ئەو زەلەبەری دەکرد ئێستا ئێمە لە خوای بەزیادبی کۆمەڵێک شمە کۆمەڵێک پێداویستی ئەوزە ناز و نیعمەتەکان زۆرن یعنی ئەوەی لەسەر ناکەین ئەمە شکرینە شکرانەی ناکەین
کاتی خۆی وا بووە ئەوجا لە مێژە هاتینە هەولێرە و لێرە ماینەوە خەڵک خزم و دەوروبەر کاردانەوەیان چییە ئاتوو دەبینن با بڵێن نوکتەی خۆش دەجێڕێەوە بەسەراتی کۆمیدی دەجێڕێوان دێت جاران مەسەرەن بابەتەکان تۆزێکە هات مەسەری کۆمەلایەتی تۆزە قورسە بەخۆی چ پێ دەڵێ مەسەرەن لە دەوروبەرەکەت دەوروبەری خۆم ئەلحەمدولیلا هەمیان کەسانی زۆر تێکەڵین زۆر لەگەڵ یەک تەبا و ڕەباین وە زۆر دڵیان پێخۆشە تا خاڵەکانم مامەکانم کە دەبینن بەو شتانە زۆر ئەوزە دادەنیشین یان کۆ دەبینەوە لە شوێنەشی یان هەمومان کە خڕ دەبینەوە ئەوزە قسەی خۆش دەکەین مەجلیسانە بەوەی ئەمە ڕویان لە تۆشتی خۆش لە بجێڕێەوە مەجلیسانە بەوەی خۆشە دابنیشین کۆمەڵک ئەوزە شتەکانی بام دەجێڕینەوە بام کەسی کاتی خۆی کوو بۆ قسەی دەکرد و ئەوزا چی بابەتێ خۆش مەسەرەن بابم وەستای سپیکاری بوو وەستا عومەر بڕک تەمەنی زۆر بوو بەس ئەوەی بەژنی بەڕگزکە بوو ئەوزا زۆر جار لەگەر ماموان و ئەوانە دەچونە سپیکاری ئیشی سپیکاری و ئیشی لە بغیان دەکرد ئەوزە شتەشی زۆر خۆش ڕۆژەشیان چوینە ئیشی دیوارەچی ژنەک لێوە بووبەتی ئەو دیوارم لە بۆ لە بەخکان بابشم سو تەمەشا کرد دیوارەکەش نییە هەمووی بە بلۆچیان لە بەنابوو چەمەتۆیان لێدا بوو ئێوە دەبی هەم بە چەپسی لێکرێتەوە لۆی لۆ لە بغی جوان بی ئەوی دیوارەکەی کرد بوو برای ئەو ژنەی بوو ئەمەش نەمانزانی بابشم نەیزانی بابشم وڵا با بڵێن ئەسکە لەو شمان لۆدانا چوو بە سەکەت وڵا گوتی بزانە گوتی ئەو دیوارە کو ئەوەیە خوار و خێسەوە هەم دەبی چاکری گوتی ئەوە چێ کردیتی ئەو دیوارە ژنەکەش گوتی وەڵاوە عەبدوڕەزاق کردیتی وەستا عەبدوڕەزاق برایتی بابم دەرێسە کاو چەکچەم لۆ بێنە و چەکچەم لۆ بێنن ئەو لموزی بابی عەبدوڕەزاقی بشێنم ئەو لێوانە ژنەکە گوتی ئەوی شێرە کۆرە ڕاز ڕۆی من وڵا دوای تەمەشام لێمان ئەومان لێ کرد لێمان پێچیەوە برای ژنەکەیە ئەمش گوتم بابە ئەوە برایتە تو لۆ گوتت بینە لە موزی باوی گوتی ئەمە سوانم باویتی دەچێ مەولود و ئەوانە ژوابزان مەولودی دەخوێنیەوە مەولودی خۆشە جوای مەولودی بزەبت مەولودەکانی زیاتر زۆر شوێنیت کە هەتا لە ڕانیەی لەو ڕۆژان لە ڕانێ بوو و لە سلێمانی لە دەوروبەری گوندەکانی هەولێرێ لە ناو هەولێرێ زۆربەی مەولودەکان بە پێی مەجال کاتم هەبی دەسمە مەولودەکان نێزیک بوویتەوە مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم نێزیک بوویتەوە صلی الله علیه و سلم بەڵێ الحەمدولله لەوانەیە لە مانجینەوە دەست پێ بکاتەوە کە بازاردان دەجوولێن گۆش ها ئەوجا بڕوا بکە مناسبەی مەولودی طبعا کەم بووە وەرە لە هەولێر هەر ئەوەی خۆی هەیە بەڵام الحەمدولله لە هەولێرێ کابرا مناسبەکە چییە یعنی ئەتۆ مەولودەکە ئەزر و پاداشت و خێری چاکترە لەوەی بەڕاستی کابرا مناسبەی عەفلە و ڕەشبەرەک و ئەوانە بکات ئەمە دەڵێن حتمەن مامۆستایە گوتارەکی دەدا پێشەشی بە قورئان دەست پێ دەکا بە ناوی خوای مامۆستایەک دێ وتارەکی جوان دەدا گەنجێک لەوێ ئیسیفادە دەکا ئەوە باشترە لە مناسبەیتکە بەڵام الحەمدولله ئەمە مەولودی خۆمان هەر هەیە خەڵک تەلەفۆن دەکا و دۆست و خۆشەویستانەی کە مناسبەیە بکەن ئێستا پێم برێ شتە تەلەفۆن لۆ دەکەن چت پێ دەرێت لەبەر مەولودی کو داوا دەکەن مەسەلەن کو تەکلیف دەکەن تەلەفۆن دەکات مەسەلەن یەکەکە دەکا دەرێ مامۆستا سەلیم جەنابتی بەڵێ برام فەرموو لە خزمەتم بەڵێ مامۆستا مەولودێکمان هەیە عەزمان لێ چ ڕۆژەکە مەسەلەن لە بۆ یەکشەم لەسەر دووشەمە چ مزگەوتەکە مزگەوتی فیردەوس باشە برام ئەمە لۆ عیشایە لەوێنە بێخەم بەو ئەوجا هەیە مەسەلەن معاملەی دەکا هەیە دەرێ بەستم ئەوەی دەکا یعنی داوای مەبلەغەکەی دەکا دەرێ مامۆستا وەڵای نازانین چەندە دەرم کاکە ئەمە معاملەی ناکەین چەندتدا بە زیادی 50,000 زیازیە ئێستا گرانتریش بووە ئێستا جیهازی هاتە سەرێ بنزینی هاتە سەرێ سیارەی هاتە سەرێ ئەدی نەفەری هاتە سەرێ ئەدی ناوەڵا ئەوزامەلۆ مناسەبانە لە خزمەتین هەموو کاتەشی ئەو بەڕێزانە مادەم گەنجێک یعنی کاگەر سەلام بڕوا بکە مناسەبە هەیە چوینە 1 دینارمان وەرنەگرتیە حەق و حیساب کاکە گوتی عەزم لێ ئەو مناسەبەی بکەم بەڵام زاوە گوتی وەڵاهی لە دەستم نییە تەواو لە دەستم نییە و دوعای خێرمان لۆ کە خوا حافیظ خوا نەتا وەرتان نەگرتە بەتەکید ئەرێ وەڵا ئەرێ وەڵا زۆر مناسەبەی بکە
یا دەورەی خۆشێ لەو مەولودانە تووشت بوو لەبیرت وڵای ئەمە شتەشی زۆر خۆش ڕۆشتی چینە مەولودەشی لە گوندەشی سەماعەماندانە تەمەشاما وڵا دەستمان پێ کردو الله شەهیدم ناو مەولودی گەرممان کرد بوو سەماعەماندان هەبوو هیچ شتێک نەبوو لە سەری دانێن گوتیان ژن لەولایەنە ئەگەر سەماعەشی بین نەدەرێ وڵا پیکەبەک لێوە بۆمەش لەسەر پیکەبەکەماندانە ڕوومان لەولایە کرد کاتەشی وڵا ئەمە دەستمان پێ کرد الله ساق پیکە سورفەچی لێدا ڕاز بڕۆی بە سەماعەوە والله برديوسي الله قطع بو راي سماعي برد قلت ما سماعي برد كاكا قلت ياك بسي والله غاريان دا قلت كان تليفوني لو دا كان تليفوني عن لوكر سماعي ناو ناو مولودي سماعي برد زارش كان مولودك مان كرت لناو مولودي سماعك مان دانا زلامك دانش تبو لكن سماعكي والله مش قرم ماك رمبو دفاي لي دكا قرسلان ئەو سرودانەی گەرممان کرد هەریە شێشتەشی دەگۆ وەلایە ساڵێ وەسەلیم دا ئابادە دەفە دەگۆ ڕمبوو سەماعەش لەگە ئەوەی سەبر لەگە دەفە لێدانێ سەبر هاتە خوارێ ئەبێرێ زەلامەچکەت لا خۆش وا دەزانی لەکەن ڕاوەستا و ئێرێ خۆی گرت بوو ئەمەە دەوێرام چین سەماعەکەش بینینەوە ئێرێ گر بوو دەگۆ وەرنەوە شێ وەرن هەموو خۆمان لە ژێری دا بوو دەماگۆ مەولایە ساڵێ وەسەلیم دائما أبدا ورن سماع بربيتو هايدا ورن تماغو على حبيبك خان ولاد باربودا يكسو لي وقيتي كردو بركاته هي وربو ازو شانا ما زور بسردي باش تعاملك باش لقد زارشي مولودك ما كرت دانشتين يقلبن دريبو كاغرسلان مولودك من زيازكم هنا بو زەلامەشیش لە وڵات دەمانگۆتەوە یەکەچیش هات گوتیە من عەزم لێیە لەگەرتان برێمەوە گوتمان باشە فەرموڵا لەو لە ماری برایەکی بوو دانیشتین سەماعەکەی ئەوە لاقیتەکەی لەکنی بوو ئەمە دەمانگۆ شتێک لەناو مەولودێ بوو سی مەولایە الله سی تەمەشا جیهازم دەکرد جیهازی زعیبی نییە تەمەشای سەماعەکانم دەکرد ئەو جیازە دەبی شتەشی تێدابی مشکلەی هەیە یەک دەم بوو چاوەڕێم کرد وڵا دەم نادەم ئەو جارە وڵا ساحیب مارەکەم گاز کرد گوتم نازانم دەنگێک دێ نازانم چییە وڵا گوتی کا گوتم ئێستا دێ وڵا قسەش پێس گوت سی دەنگەکە هاتەوە کورە گوتی کاک سەلیم گوتیەوە ئەو خزمەی گوتی لەگەرتان دەرێمەوە گوتیەوە کەپوی عملیات کردی دەم نادەم های دەکردەوە کەپوی تەواو نەبوو تۆ نەجی زیاداتیە ڕاست شتە سەوتەکە لەوێ لەگە لاقیتەکەی داهات کورە گوتم هەروەت گوت با دەمەکە تو کەپوت تەواو نییە لاقیتە لۆ بە کەپوت وە نایە سەلامەت ئەو ڕووداوانە خۆش بەڕاستی شتیت کە زۆر ڕا حەزم لێ ئەگەر ئێستا لەگەڵ گەیشتنە مزگەوتی فیردەوس یاسەچینە و باخچەکەی بکەین و ئەگەر حەز لێ ئەگەر نوێژەشت نەکردی نوێژەکە بکەین وەڵا نوێژم کردیە بەس هەر سونەتەشی دەکەین چکە گەیشتە شوێن وەڵا خۆشم فەرموو يا الله دائما أبدا أي پیغمبری شیرین کرداوە کەعبەت لە ژانجی بتپاک کرداوە تۆ پێشەوامی نووری چاومانی تۆ سەر کردای من پێغەمبەرمانی یا رسول الله ناوت چەند خۆشە ئاراقەت گوڵە بۆنت وە نەوشە ئەردەمت خۆشبی زۆر جوان خۆشبی ئەجا پێم بڵێ نکتە چی خۆش لە مزگەوتی ڕوویدابی لەو ماوەیە کە نوێبی نوێ باست نەکردی ئەرە وەڵا شتی زۆر طبعاً لە چکە ئەمە تێکەڵین لەگەر مامۆستایان و لەگەر مەلایەن و هەستان و دانیشتن مامۆستاپیان ناخۆش نێ و جار شتیان دەست دەجێڕێەوە بەخوای ئەمە زانین کووە زۆربەی مامۆستایەکان شتەکان لۆ دەجێڕنەوە لەبەرەوەی ئەوان بەسەریان دێ ینی ئەوان شتەکانیان بەسەر دێن کەسێک دێ دەرێ مامۆستا شتەشی وا ڕوویدا لە غوتبەی
مثلا قسەی کردیا کابرا هەستایتەوە زە مامۆستایەک دەگۆ لە کاتی خوتبەی دەگۆ قسەم کرد گوتی گوتم ئەو حەدیسەی کە گوتی باسی ئەوەم کرد گوتم لە قیامەتی ئەوانەی گوناهیان کردیە گوناهبارن ئەوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ لە ناو ئارەقەی شەرمەزاری خۆیان غەرق دەبن هەندێک هەتا ناوچی ئارەقە دێ لە ناو ئارەقەی خۆی و حەدیسە صەحیحە هەندێک هەتا گەردەنی هەندێک هەیە لوقم بووە لە ناو ئارەقەی خۆی گوناه و تاوان گوتی یەک لە ناو غوتبەی دەیگۆ ئازی حەمەدەمین گوێت لێ بێەوە لەگە تویتی گوتی ئەویش وەڵامی دەداوە لە ناو غوتبەی گوتی ئەویش وەڵامی دەداوە دەیگۆ گۆرە وەڵڵا ئەوە لەگە تویتی لەگە تو دزی نما لەو گوندانە نەکەی گوتی ئەویش دەیگۆ جوابی کورد گوتی گوتم کاکەوە غوتبەیەم بۆ قسەی لەناو غوتبە قسەیان دەکرد ئەوزا ئەو شتانە هەیە یعنی ئەو شتانە ڕوودەدا مەسەلەن شەشی خۆشە ئەوان هاو مامە حازیانە بڕوا پێ خێر و بەرەکەت بەوانەوەیە ئەوان نەمینێن ئەو خێر و بەرەکەتە نامینێت زیلی سناپی دێ زیلی تیکتۆشی دێ زیلی ئەو بابەتە دێ ئەویت کە دەڕوا ئەوانە ئەو شتانەیان نەبوو ئەو دایە حازیە یعنی ئەوەندە عیبادەتی دەکا ئەوەندە پاکە ئەوەندە خاوێنە ئەو مام حازیە بەڕاستی بەس لە مەزلی سیوانە دابنیشی تێر نابی ئەوانەی مەسەلەن کەسەشی بەتەمەنیان تێ لەگەڵە لە ماڵێ چەند بەختەوەرن ئەو دەرێت دا عازی دەوی بەیەکنە من ئەو دەرێت داپیرە دەوی بەیەکنە من ئەو دەرێ باپیرە وەرەکنە من بەبەر ناکەون ئەوەندە خێر و بەرەکەتن ئەوەندە قسەی خۆشیان پێ ئەوەندە نەسیحەتی زۆر جوانیان پێ ئەگەر جێیانە ڕابگرین حتمەن ئەگەر خەڵکەکی شەیە ئێستا بەداخەوە داک و بابی خۆی دەباتە خانەی بە ساڵاتوان و لە بەرژنەکەی ناوێنی لاچی بەخێو بکە ئەوە کارەساتە ئەوە لە ئەسڵدا بەڕاستی ئیلا کەسێک یعنی بەداخەوە کەسێک تێنەگەیشتبی کەسەشی ینی پێویستە ئاگادار بکرێن ئەوەکمان هەبی ئەوانە یعنی تێبگەیەندرێ ڕۆشنبیر بکرێن قسەیان لە بۆ بکرێت تێبگەیەندرن کە ئەزری داک و بابی گەلە گەورەیە یعنی ئەتوەرە تەمەشاکە ئەو داکە هەموو تەمەنی خۆی لەسەر ئەو مندارانە دانایە داکەیە هەموو تەمەنی خۆی یعنی پیاوی زوو نمایە پیاوی وەفاتی کردیا لەسەر ئەو مندارانە مایتەوە کەسی تەمەشا دەکەی منداڵەکان بێوەفا دەبن بەرامبەری ئەوە کارەساتەوە خوا باسی کردێ ئەزر و گەورەی داک و بابی ئەو زەیەک لەو شانە باسی ئەویان کرد کە بەهەژ لە ژێپەی داکانە یەکمان لەگە بوو لە سەفەرەشی ڕاست چوو لە ئەوەی هەیە ماندی بوو لە سەفەری عەمڕەی لە جێپەیان هەیە جێپەیان ڕاست خەویلەکەت وڵا کاتەشی پیرێژ نەشش پێی لەسە دەموساویدانە بەرەوەتیانەوە دەموساوت پێ لەسە دەموساودانە هەستە دەرەسە قەینا باش لەم پێیداکانە عژنا نێژەکەت دەکەی ئەرێ وەڵام نێژەکەی دەکەم بەڕخسەت کاک سەلیم وا بزانم لە بواری دراما و کاری هونەری تەلەڤیزیۆنیش ئیشت کردیە فترەك تەجروبە کتێ لەو بارەی و چی خۆشەی لەو بارەی وەڵا طبعا لەوانەش بەشداریم کردیە بەڵام لە پشت کامیرە ئیشم کردیە وەکو بڵێن باسم کرد لە دۆبلێری لە دۆبلاژی زۆرجار من کاتی خۆی پاپای ماوکلی هەبوو بەشداریمان کرد دۆبلێر کەم بوو بە هەریەکە و دەنگەکمان دەردەهینە ئەو زەشتی خۆش هەبوو زۆرجار ماوکلی حیوارەکان زۆری کرابووە کوردیەکی زۆر خۆش لەبیر بایە لەسەرەوە ئەوزە زۆر شتیت کە هەبوو ماشەڵا هەتا شێرەکانی عین جالوت هەبوو ئەویشمان هەر دۆبلاژ کرد دەورەشی زۆر باشی هەبوو خەڵک زۆر متابعی دەکرد زۆر دەوری هەبوو ئەو کاتیش خەڵک ئەو شتانە و یەکەم کەسیش بووم لە هەولێرێ سرودی ئیسلامیم بە سەوت و سوورە بڵاو کردەوە لەسەر سیدی یەکەم جار سیدی هات لە تۆمارگای سایە و لە تۆمارگای مەحوی و تۆمارگای ئیخلاس و کاک مەحموود و ئەوانە کە بڵاومان کردەوە ئەو سرودانە یەکەم کەس بووین سرودی ئاینی 2002مان خستە سەر سیدی دەورەشی زۆر باشی هەبوو زیاتر لە 5,000 نوسخەمان لە خلالی دووسێ ڕۆژی نما هەتا نووسینگەی سایە دیزاینەشی جوانی لۆ کرد بوو سایە ئەو کاتی نووسینگەی سایە هەبوو دیزاینەشی زۆر جوانی لۆ کرد بوو نما لە خلالی دووسێ ڕۆژی دەورەشی باش هەتا دیسان داوایان کردەوە خەڵک تامەزرۆ بوو خەڵک حەزی لێ بوو سرودانەی لێ دەدا و سەوت و سوورەش تازە سیدی و دیڤیدی هاتبوو خەڵک لەماڵێ بەکاری دەهاویشتە سەرێ ئەوزە بابم ئەزار ڕەحمەتی لێ بڕۆشی چوو بوو بۆت بووی
گوت بێ ئەوەی سیدی فرۆشەکەی گوت بێ ئەوەم دێ فلیمی لینچۆی لینچۆ شەڕیان دەکرد لینچۆش ئەوەی با بڵێن بە شەڕە شیر و ئەوانە شەڕیان دەکرد وەڵا مشەوەشیان کابرا سیدەشی دابێ هینایەوە پاپا دەرچوو ئەو زەما باشە بابەت بە ڕەحمەت بی بۆچی تو با بڵێن سیدی دڵاو بۆ وەکو ئەوەی کە بە سەوت و سوورەوەوانە کاردانەوەی چ بوو دەبیر تەشتێکی پێگوتبی طبعا بیدایەتی کاگەرسەلان خەڵک نەدەوێرە بەڕاستی ئەها تۆزێک تازە وەزعەکەی لە ساڵی نەوەتەکان خەڵک تۆزێک ترسی هەبوو ئەمن کە دەرکەتم ئەوان زیاتر لە خەمی مندا بووم بەڕاستی پێیان خەڵک قسەی نەکا کوڕم ئاگاداری خۆت وەزع تەواو نەبوو بەڕاستی چەند جارەشیش ئەو شەڕە نەکبەتەی کە کورد کە لە کورد دانابڕێ و یەخەی کوردی گرتیە بەداخەوە لە ناوە خۆمان ئەو شەڕی براکوژی و شەڕی ئەو شەڕانەی کە ڕووی دەدا خوای گەورە وامان لۆ بکە ئینشاءڵڵا کورد بگاتە ئامانج و مەقسەدی خۆی قەت ئەو ڕۆژانە نەبینی لەبەرەوانە بوو زیاتر ئەگەر ناوەکو کاتەکانیت کە زۆر زۆریان پێخۆش بوو دەیانگۆ دەستت خۆش بووی و خەڵک و دەور و بەریت کە دەستخۆشیان لێ دەکردم کە کارێکی ئەو هات جوان بکەم لە بۆ خزمەتکردنی ئاینەکەم لە بۆ خزمەتکردنی ئیسلام حتمما ئەوانە هەبووە کەم با بڵێن زۆر شت هاتە ڕێت زۆر شتر لێ دەستینتەوە کاری هونەری یان کەسێک دیاربی زۆر بابەت لێ دەستینتەوە زۆر شت پێدەدا خۆشەویستی محەبەتی خەڵکی زۆر گرینگە کەم زۆری تیمامی پێدەدەم وە زۆر ئەو خەڵکانەی کە ڕقم لە هیچ کەسەشی نییە هەموو کەسەکەم خۆش دەوێت یعنی ئەوەی لەگەڵ من ژیابی دەزانی کە دەمەوێت دڵی هەموو کەسەشی خۆش بە دادەنیشم لە مەجلیسان ئەو مامە حازیانە کە بە تەمەنن دانیشتینە دوو قسەی خۆشیان لۆ دەکەم زۆر دڵخۆش دەبێت زۆر شتەکان دەبین نەخۆش کاگەرسەلان یعنی نەخۆش بڕوا بکە ینی شخصی وایە تەلەفۆنم لۆ دەکات دەرێ بام زۆر نەخۆشە بام زۆر خۆش دەوێت حەزم لێ بێ هەندە قسەی لۆ بکەی دری خۆش بی چوویمە قسەم لۆ کردێ پێکەنێن خۆشەکەی لە بیر بردیە زۆر گرنگە ئەوە لەو ماوانە کەسەک هەبوو بڕوا بکە لەسەر جێکت پێی نەدەکرا هەستەوە چاوی بە من کرد هەندە قسەم لۆ کرد هەستاوە برگوت درم خۆش بۆخوا گوت نەخۆشەکەم لە بیر کرد کەسی وا هەیە کاگەرسەلان بڕوا بکە واللهی کەسی وا هەیە گوتی 6 ساڵە ئەمن ینی لەبیر ناکەم چەندین جارێک کە ئەمنی ماچ کرد گوتی 6 ساڵە ئەوەندە پێ نەکەنیمە لە دیار ڤیدیۆکان کە درم خۆش بووە داوا دەکەن لە خوای گەورە کە بیکاتە توێش و قیامەتمان بۆی دڵی خەڵکی خۆش بکەین چونکە سەحابە هەبووە لەگە پێغەمبەری صلی الله علیه و سلم نوعیمی ئەنساری خوا لێ ڕازی بی قسە خۆش بووە قسەی کردیە قسە خۆش بووە هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرێ ئەو کاتێ وفاتیش کردی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای لۆ کردیە سەحابە هەموو خڕبوونەوە لە ناو گۆڕەکەی دەرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم زەردەخەنەی کردی وتیان یا رسول الله ئەوە لۆ زەردەخەنەت کرد وتی نوعیمی ئەنساری لەوێش سوعبەتی خۆی کرد مەلایکەتەکان پرسیاریان لێ کرد خوا چێ جوابی داوە گوتیان پێغەمبەرەکە چێ گوتی ئەدی نابن وا لەسەر سەرم ڕاوەستایە ماشەڵڵا یعنی ئەوە شتانەیە کە ئەمە هەدەفمان ئەوەیە لەو ئیسلامی ئەوجا یەک شت کەش لۆ باسکەم طبعا برایەک تەلەفۆنی لۆ کردم لە ڕێگەی مەسنجەری فەیسبووکی گوتی کاک سەلیم واللهی هیچ دینەکەم نییە لە ئەوروپایمە یەک لەو وڵاتانە بوو تی هیچ دینەکەم نییە و زۆر عاقدم بەرامبەر ئیسلام و ئەوی شت هەیە کردیتم بەرامبەر ئیسلام بەڵام واللهی ڕەئیم گۆڕایە لەوەتەی ڤیدیۆیەکانی توم دیتە بڕوا بکە جوانی ئیسلامە نیشاندایە و زۆر گەورەیە وایە تو ئیسلام بە دیوەچکە پیشان بدەیت با بڵێن ڕووە گەش و ژیان ئەوەی کە لۆ ژیان هەوڵدەدا جوانی ژیان نەکرد بیر لە مردن و قیامەت و قەبر و بالضبط یعنی دەمەوێت بە شێوەیەشکە ئەو ئیسلامە نیشان بدەم واللهی ماوەکانی کە چوو عەمرەش کە خێزانی و بەخۆی کە تەلەفۆنی دەکرد خێزانشی دەیگو خوا خێرت نووسی دوعایت والله دوعات لۆ دەکەن دەیگو ئێستا ئەوەمان زۆر باش بووە کە یعنی گەڕاوە لێرکوانش سەردانیشی کردم زۆر دڵم پێخۆش بوو نەک ئەو زۆربەی یعنی شخصیت کە زۆربەی کەسانی تر لە ئەوروپا تەلەفۆن دەکەن دەرن واللهی لەبەرەوەی بەتەنەینە لەبەرەوەی لە غوربەتی لە غەریبینە بۆ ڤیدیۆیانەی تو دادەنشین
بەچەند سەعات لە دیار دڵمان والله فعلا لما بۆ خۆم زۆر دڵم پێ خۆشە يعني مزامە لە نەبی يعني زۆر پێم خۆشەکە ئەو بەتایبەتی لە ڕەمەزانێ يعني ئەجوای ڕەمەزان تۆزێک هەمان دووبوونی پێوەیە حتماً کە ئەو نوکتە و بەسەر هاتە خۆشە و زەشتانێک توش باز دەکەی ڕووداوی ڕاستەقینەیە يعني زیاتر دڵت پێ خۆش دەبی خۆشیە ئەو بابەتانە باز دەکەین لە بۆ ئەوەیە خەڵک دڵی خۆش هەمووش ڕاستەقینەیە ئەوە نیە خوا نەخواستە بەسەر هاتەشی بڵێن ئەسلی نەبی نا هەمووی ڕاستەقینەیە واقعی ڕوویدایە ڕاست زیاتریش لەگەڵ ئەجوایی خەڵکی سادە و خەڵکی گوند و ئەوانەیە لەبەر چ زیاتر تەرکیز لەسەر ئەوانە زانی ئەمە حەز دەکەم ئەوانەی زۆر زاری وا هەبووە لە زۆر بابەتی کە دانیشتنە بەڵام ئەوانە ینی خۆشەویستن لەکەن بەڕاستی دەمەوێت ئەو خۆشەویست و محەبەتیە زیاتر لەگەڵوان تێکەربوون و لەگەڵوان هەستان و دانیشتن و ئەگەر چی لە زۆربەی کات فەرامۆشکراینە بەڵام ئەمن حەز دەکەم لەگەر ئەو بابەتانە زیاتر لەگەڵەوانە دابنیشم و هەستم و قسەی خۆش و سەردان و ئەو بابەتانە زیاتر لەگەڵ خەڵکەشی وابین نەک لەگەڵ خەڵکەشی با بڵێن پلەدار و دەسەڵاتدار و کابرای دەوڵەمەند و ئەوە با لەگەڵ ئەو خەڵکەی بین کە خەڵکەشی سادەیە خەڵکەشی هەژارە خەڵکەشی دڵخۆشە خەڵکەکە یعنی ئەوانە زیاتر لەگەوانە تێکەبی پێم وەکم هەبوو هەندێک لە مامۆستایەکانی ئاینی زۆر حەزیان لە داعوەت و ئەو خواردن و ئەوە لەسەر چێ ئەجوایە لەبەر چ وایە ینی بەخۆی هەموو کەسێک عەزی لە داعوەتیە بەس فەقیرانە شانسی مامۆستایان ئیوان دەرێنە بۆ ئاسان لە خواردنێ طبعاً خواردن بەخۆی شتێک نییە هەموو کەسێک خواردن هەیە لە ماڵێ بیخوا بەڵام بۆ جوانکردنی مەجلیسەکەی کابرا عادەتەن دەڵێ مامۆستا عزم لێ بەڕاستی ئەو ئێوارەیە لە خزمەتت دابم پێکەوە نانەشی دەخۆین خڕ دەبینەوە هەندێک سرود دەگۆترێ مامۆستا وتارەشی دەدا بەو شێوەیە خڕ دەبنەوە حتما خۆی مەسەلەن هەتا حەقیقە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر منداڵتان بۆ حەقیقی لۆ بکەن وەلیما ئەگەر خانیتان کرد خواردنەشی بکەن خەڵک کۆ دەبتەوە زۆر خۆشە ئەوەیە زیاتر ئەگەنا خۆ هەموو کەسێک ئەتو دەرتوی شەریعەتی وابزان وایە ئەمن لە دەرچووی مەعەدی با بڵێن عەبدوڵڵایما لە هەڵەبجە تەواوم کرد بەڵێ الحەمدوللا بەڵام بەداخەوە لێرە شەهادەکە ئەوەی پێ نەدرا بەڕاستی قبول نەکرا ناچارم ئێستا الحەمدوللا خوێندکارم لە زانکۆ لە بەشی میدیا بەردەوام زۆر باش ینی ناتوانانی ئیمام و خەتیباتی بکەی نەگەشتەوە مستەوە ئەمن با بڵێن وەکو خۆ بەخش دەتوانێت ئیمام و خەتیبی بکەم یان تو خودبەی بدەیت و قسان دەکەی وەڵا ئەمن زۆر زار ئەوەک باسی دەکرد بەخۆی هەر کەسە و ئەوەی خۆی یعنی تام ستایلی خۆی بەڵام بە شێوەیەشی ئەمن ئەو سەفەرانە زۆر زارسی مەسەلەن وتارماندایە قسەمان کردیە خۆشە خەڵک ینی هەتا وەفاتی پێغەمبەری صلی الله علیه و سلم لێرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینەی بووە ئەتو هاتیە ئەو شارەی پێغەمبەر لێرە بووە سەحابە هاتیە هەتا سەحابەک یەک لەوانە کەس خۆی تێنەگەیاندیە لەبەرەوەی دەموچاوی تۆزێک ناشرین بووە عەلەیکم سەلام وەرەحمەت الله دەموچاوی ناشرین بووە کەس خۆی برادەراتی نەکردی بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم برادەراتی کردیە دواتر هاتەوە تەماشا دەکا سەحابە هەمووی بێتاقەتن دەچوو لە گوندانە گوندی دووری دەهاتە مەدینەی شیری دەهینا لۆ پێغەمبەری صلی الله علیه و سلم دەگوت تو هاوڕێ منی شیری لۆ دەهینا ماسی لۆ دەهینا پێغەمبەر صلی الله علیه و سلم خورمای دەدایە لەگەڵ یەک ژیانش خۆشیان دەکرد زۆر دڵی بە پێغەمبەری خۆش بوو دەگوت یا رسول الله کەس برادەراتیم ناکە ئەتوو برادەراتی من دەکەی ڕۆی ماوەشی زۆری پێچوو دواتر هەتا جارەشان دێتە بازاڕی لە پشت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیگری باوەشی لێ دەدا دەرێ چێیەت و تەماشا دەکات پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە باوەشی لێ دەدا دەرێ کەس برادەراتی دۆستایەتی من ناکە پێشتری وا بووە لە جەهالەت بووینە بەڵام پێغەمبەر ئەوەی نەبووە پێغەمبەر هەموو کەسەشی خزمەتی هەموو کەسەشی کردیە دەرێ هاتەوە مەدینەی تەماشا دەکا سەحابە هەموو بێتاقەتن دەرێ لۆ بێتاقەتن دەرێ نەتزانێ پێغەمبەر صلی الله علیه و سلم وفاتی کردی ئەو کەسە دەفەرمێ بەڵێ دەفەرمێ ئەو کاتی هاتەوە تەماشای کرد دەستی کرد بە گریان کە دەگەڕێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دیار نیە دەڕوا مەدینەی بەزی دێڵی بە ئایاتی جارشکە نایەتەوە مەدینە تا وەفاتیش دەکات ئەو خۆشەویستی بۆ پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەو ناو خۆشەویستە زۆر کەمە ئێستا بەتەکید نمایە چیترت ماوە حەزم لێ گەشتێکی خۆش نوکتەی خۆش تێ لە وەکو لە بۆ بینەرانی 960 سال و تەکسی 960 سال شتێکی نوێمان لۆ باسکە و بگەینەوە تێداوەی بەسەرچا وڵای شتێکی خۆش یەک لەوانە بە حوکمەوەی لە سەفەری عەمرە و ئەوانە بوون مامۆستایەک باسی کرد گوتی کابران خێزانی ناوی خۆخێ بوو گوتی خۆخەی بزر کرد بوو ئەوزە لەوێن دەریش کاتێک تەوافی دەکەی خەڵک هەمووی دوعای دەکا
ئەو سینی و مالیزی و ئەوانە دوعاکان نازانن دەبین یەکێک دەرێ اللهم هدنا فيمن هديت يا الله ئەوان دەرێن یا الله لە دوو دەرێنەوە ئەو مام عازیێش خێزانی بزر کرد و ناوی خۆخێ بوو دەیگۆ دەڕۆی دەیگۆ کچێ خۆخێ ئەوانە سینیەکان دەیانگۆ خۆخێ دەیگۆ ئەو جارە دەیگۆ خۆخێ تو لە چێ سینیەکان دەیانگۆ خۆخێ تو لە چێ بلۆ لە دوم دەرێنەوە ئەوانە وان دەزانین دوعایە یا ربی سەلامەتی کاکە سەلامەتی برا ببینی ئینشاءڵڵا زۆر پێخۆش بوو کە ئەمڕۆ میوانی 960 سابیە و ئەو گەشتەمان کرد طبعا ئەمن لە بەرنامەکان بڕواپە زۆر کەم دەردەسم بەس ئەو بەرنامەی جەنابەت خۆشەویستی جەنابەت و بەرنامەکەت دەستخۆشی لێ دەکەم هیوادارم بەردەوام بن خاستن 964 ماوەشی زۆر دڵم عادز بوو ئەوە چ بوو ئەوشتە جارێک لۆت باس کردم بە تەلەفۆن بۆ دڵم عادز بوو بەڵام قەد وەم نەکردێ لە هیچ کەسی عادز بوو ئەمن ئەو تەبعەم هەیە هەموو شتەشی لێ دەگەڕێ یەک لەو شتانە یەکێک لە کارمەندەکانی 964 با ناوی نینم یعنی ڕاوەستابوون لەگەر ئافرەتەچی بە کەیفی خۆی قسەی دەکرد نە لێدوانی لە من وەرگرت ئافرەتەکەش لە 964 بەڵێ لەن لێدوانی لە من وەرگرتی هەردووچیان لۆ خۆیان قسەی دەکرد بەس لۆ لایک و کۆمنتی ئەوە کارە ساتە چووکە ڕۆژنامە نووس ئەمانەتە هەواڵێنە بڵاو هەواڵەشی بڵاو کرد بۆ ئەو کاتی هەواڵەکەی هیچیش لە گۆڕێ نەبوو هەواڵەکە دەستگیر دەکرێ و دەستگیر دەکرێ و شتی وا بەڵام ئەلحەمدولیلا ئەمە شتێکمان نەکردە دەژیر بکرێن ئەمە شتێکمان نەکردی ئەخوان مەسەل بابەتی ئەوانەی کە لە سۆشیال میدیا شتی ناڕێک بڵاو دەکەنەوە بەڵێ یعنی شتەشیان ئەوە کردبوو هەر پەیژە و لۆ خۆی لێیدا بوو دەژیر دەکرێ و لەسەر ئەو مۆزوعە ئەوەی جێڕامەوە لە مەسەلەی بەسەرهاتەکان بەڵام هیچ ئەسڵ و ئەساسی نەبوو ئەو بەڕێزە یعنی قسەی دەکرد هەر لە خۆیەوە نە لێدوانە لە من وەرگرت بڵێ هەر باسی کرد و ئەوە بەداخەوە کاکە تو هیچ شەکل لە من وەرنەگرتیە تو بەناوی مەقسەی دەکەی لۆیە زۆر بەڕاستی زۆر گرینگە ڕۆژنامە نووس پەیجەکان بە ئەمانەتەوە یعنی با یەکمان خۆش بوێ با لە یەکتری ببورین با یەکتر نەشێنین بەداخەوە پێشترێک کابرا ئەگەر غەڵەتە چی هەبایە دایان دەپۆشی ستریان دەکرد ئەگەر کەسێک شتەشی هەبایە مادەم کوردە مادەم مسلمانە مادەم خەڵکی شارەکەتە بەداخەوە لۆ پەیج و ئەکاونتەکەی خۆی هەزار تۆمەت و کارەساتی لۆ دروست دەکا و ڕسم و وێنە و ئەوانە بڵاو دەکاتەوە نا واللهی ئەگەر ستری مسلمانەکەت کرد خوا لە تو ستر دەکات لە ئاگری دۆزەخ وادی خوایە گەردەن ما ئازاکە مادەم بەنایە و برادرانە من داوای لێ بردن دەکەم نازانم هەموو کەسەکەم ئازا کردیە گەردەنی هەموو کەسەکەم ئازا کردیە چکە یەک لەوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ کابرایەک سەحابە لەگە پێغەمبەری صلی الله علیه و سلم گوتی کابرایەک دەهاتە مزگەوتێ دەیگو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیفەرموو ئێستا کەسێک دێ ئەهلی بەهەشتە سەحابەکە گوتی تەمەشام کرد زەلامە کاتە ژۆرێ گوتی ڕۆژەش کە بە هەمان شێوە گوتی کابرایەک ئێستا دێ ئەهلی بەهەشتە گوتی تا سێ جاری گوتی لە دوی سوم گوتی وتم بزانم ئەوەستەکە گوتی پێم گۆ دەتانم ئەو شۆ لە لادبم گوتی ئاساییە لە لای ماوە شەوی یەکەم دووەم سێم هەتا ماوەش تەمەشاکرد هیچ عیبادەتە چی وای نییە لۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەهلی بەهەشتە گوتی پرسیاری لێ کرد گوتی واللهی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو های فەرمووە چ کردەوەکت هەیە گوتی واللهی ئەمن هیچ کردەوەکم نییە غیری ئەوەی عیبادەتی خوای دەکەم بەڵام کاتێک سرم دادەنێمە سەر بالیفەکەم دەڵێم خوایە یا ڕەبی گەردەنی هەموو کەسەشی ئازابی ئەوە دەتخاتە باش گەردەنی ما ئازا گەردەنتان ئازا بووە زۆر سپاس کاک سەلیم جان سەلیم عومەر هونەرمەند و کۆمەڵی مواسەفاتی جیاواز حەز لێ بەچ بناسرێ زیاتر وڵای هەر احتیادی هەر مامۆستا سەلیم یان هونەرمەند سەلیم خۆت بە هونەرمەند دەزانی بەتاکید مەزارێکی جیاواز هونەر زۆر گەورەیە یعنی ئەمە یعنی بە شەرمەزاریەوە دەڵێن هونەرمەندی چکە هونەر بەڕاستی کە کەسێک خزمەتی کرد کەسێک دڵی خەڵکی خۆش کرد و هیوادارشم هەموو هونەرمەندەکانی بکە لەگەڵ یەک تەبا و ڕەبابن بۆ دڵخۆشی بۆ ئەوەیە مەسەلەن ئەمن زۆر جاودنم زەردەخەنە بگەڕێنمەوە سەر لێوی ئەو کەسانەی کە بیری زەردەخەنە دەکەن جوانە بەڵام پێویستە بەڕاستی لایانی پەیوەندیدار ڕێز لە هونەرمەندان بگری و ژیانش تایبەتی خۆیان هەبی و یعنی ڕەزیل نەبن یعنی بێکەس نەبن زۆر ناخۆشە هونەرمەندێک بەڕاستی کە دەڕوا دەبینی هونەرمەندێک وەفات دەکا زۆر جێگای ئەسەفە ئەمە تەماشا دەکەن هیچ کەسێک ئاوڕی لێ نادەتەوە بەڵام کەسانش کە دەبینی هاتە سەعازرەشی بەبێ هیچ ماندووبوونەک های لایب دەژی ئەو ناعەدالەتیە نەبینی هیواداریشم بە ئیزنی خوای گەلە سپاس دەکەم من زۆر سپاسی جەنابەت دەکەم
زەنابەت ماگر ئەوڕۆبا بشت گەینمەوە تێراوەی و دەستان خۆش بی و ئەوجا دەستینەوە دوای شعب و حیسابەکەی چەند بوو لە جەماعەتی تەلەڤیزیۆن خاتر دەگرم خاتر دەگرم 960 بینەرانی عزیز 964 ئەڵقەی ئەم زارەی تەکسی 964ش تەواو بوو لەگەڵ کاک سەلیم عومەری هونەرمەند و عزیز بە هیوایەوەی کە چێژ لەو بەرنامەی ئەم جارە وەربگرن و بۆ بەرنامەی داهاتووش خوا گەورەیە خۆشحاڵ و کاتە چی خۆش.